کەیدا باز لە سەرەتای سەرهەڵدانی ئەم ئاینە دەکات و بە کاکەیی ناویان دەبات و بۆ سەردەمی ژیانی سانسەهاچی بەرزنجیان دەجێڕێتەوە. ئاماژەش بەوە دەکات کە ئەم ئاینە سەرەتاکەی بۆ سەردەمی شاخۆشینی لوڕستانی دەگەڕێتەوە و ژمارەی پەیڕەوکەرانی لە کوردستان یەکجار زۆرن. بەڵام سانسەهاک لە سەدەی 13هەمدا هەندێک گۆڕانکاری لە ئاینەکەدا کرد و بەشێکیشی ئاسان کرد. جگە لە دابەشکردنی پلە ئاینەکان بەسەر سەید و مام کە بە پیر و دەلیل ناسراون و دەلیلی یارسانان دەکەن بۆ بەردەم یەزدان و ڕێنماییان دەکەن بۆ کاری چاکە و پەیڕەویکردنی ڕێوڕەسمی یارسان و بەڕێوەبردننی مەراسیمی جەم. ئەم پلە ئاینیانەش بە بنەماڵە بۆ کەسەکان دەمێنێتەوە. لەسەر دەستی بالولی مایی هەوڵی دامەزرانی ئەو ڕێڕەچەیە دراوە بە تایبەتی لە سەدەی دووەمی کۆچی کاتێ بالولی مایی وەکو کەسێکی عارف و زانا و دیندارێکی گەورە ویستویەتی هەوڵی زیندووکردنەوەی دینی ئێرانی کۆن بدا و یاخود دینی ئاریایی کۆن بدا وەکو خۆی لە دووبەیتیەکانە باسی ئەکا هاتووە هەندێ بۆ بەرامەی ئیسلامیشی تێکەڵ بەم ڕێوڕەچە دینیە کردووە. بالول بۆ خۆی لە دووبەیتیەکانە بە ئاشکرا باسی ئەوەکە کە هەوڵی زیندووکردنەوەی دینی ئێرانی کۆنی داوە. لە یەکێ لە دووبەیتیەکانە دەڵێ ئەو واتە یاران ئەو واتە یاران ئێمە دێوانین ئەو واتە یاران هەنی مەگەڵین یەکێکی شاران تا زیندە کەریم ئاینی ئێران. دیایە بە ئاشکرا ئەڵێ ئێمە لەگەڵ یار و یاوەرەکانمانە دەگەڕێین هەتاکو ئاینی ئێرانی کۆن زیندی بکەینەوە. ئەو ئاینە ئێرانی کۆنش ئەو ئاینە هەمۆجینە بووە کە لە متربەکردنی هەردوو دینی میترائیەت و زەردەشتێت بە شێوەیەکی سەرەکی دروست بووە. دیارە کاتێک کە میترائیەکان و هەموو شوێنەوارەکانیان لەگەڵیان دینەکان کەوتە ژێر فشاری ناڵی ئەسپی ساسانیەکانەوە ئەوان لە زۆربەی شوێنەکانە کەوتنە پاشەکشێ. بەڵام لە ناوچەی هەوراماندا هەندێک شوێنمانەوە کە هەر لە دینی میترائیەت بوون بە تایبەتی تا چەند سەدەش دوای باڵا دەستبوونی دینی زەردەشتی خەڵکی دێوەزناو کە لە هەوراماندایە لەسەر دینی میترائی بوون. پاشان ئەوان لە ئەنجامی کۆمەڵێک شتی هاوبەش لە نێوانیاندا بۆ نمونە هەردووکیان ئاگر و ڕووناکی بە پیرۆز ئەزانن و هەروەها میتراش یەکێکە لە فریشتەکان لە ناو دینی زەردەشتیا و تەنانەت یەکێکە لەو فریشتانەی لەسەر پردی جنوەت محاکەمەی ڕوحەکان ئەکەن ئەو پیرۆزەی دراوەتێ. لێرەوە لێکچوونێکیان لە ناو خۆیانە دۆزیەوە و ئەو دوو دینە تێکەڵ بوون کە تێکەڵ بوون دینێکی هەمۆجین دروست بووە. پاشان بالولی مایی هەوڵی زیندووکردنەوەی ئەو دینە هەمۆجینەی داوە وەک وتیشم هەندێ بۆ بەرامەی ئیسلامی تیا دروست بووە. ئەگە بین زیاتر تەرکیز بکەینە سەر مێژووی کاکەی مێژووی لەوە زۆر قوڵترە ئەیگەڕێنەوە بۆ ڕەنگە 2000 ساڵ زیاتر پێشی زاینی کە شاخۆشین و پێش شاخۆشین کە ئەوان ڕۆڵێکی گەورەیان هەبووە لە دروستکردنی ئەم ڕێنمایە یان ئەم تەریقەتە کە دواتر پێی وترا کاکەی. هەر کەسێکی سەربەم ئاینە لەدایک دەبێت هەرچەند لە دایک و باوکێکی کاکەیی بێت بەڵام پێویستی بە سازانی مەراسیمێکە تا ببێتە کاکەیی. ئەویش بە مەراسیمی سەرسپاردن یان جەوزی سەرشکاندن ناسراوە. ئەمەرکە گرنگەش تەنها لە سەردەستی پیر و دەلیل دەکرێت.
بۆ سەرسپاردنی منداڵی کچ باڕۆک سەردەبڕدرێت و بۆ منداڵی کوڕیش کەڵەشێر کە دەستە سڕێکی تایبەتی بۆ دەکڕن و لە ملی دەکەن. لە کاتی سازانی مەراسیمەکەدا چەند منداڵێکی خێزانێک بەیەکەوە سەر دەسپێرن و لە بەردەم پیر و دەلیلدا ئامادە دەبن. بۆ سەرسپاردنی منداڵی هەر خێزانێک جەمێکی تایبەت دادەنرێت. ڕەگەزی مێینە تەنها لە کاتی ناولێنان و سەرسپاردن و شوکردندا دەتوانێت لە ناو جەمخانەدا ئامادە بێت، چونکە جەمنشینان چەند پیاوێکی دیاریکراون و تەنها ئەوان دەستنە دیوانی جەمەوە. ژنانیش دەبێت لەگەڵ ئەوانی تردا لە پیاوان و کوڕان و منداڵان لە دەرەوەی ئەو ژوورەی جەمی لێ دەکرێت بە بێدەنجی دانیشن و دوعا بکەن و لە یەزدان بپاڕێنەوە. پلەی چاوەش بۆ خزمەتکردنە لە ناو جەمدا، هەروەها سەربڕینی قوربانیش هەر ئەرچی ئەمە. سەید دوعای قوربانی دەدات. مام قوربانیەکە بە یەکسانی دەکاتە نانەوە و بە پێی ژمارەی ئامادەبوانی مەراسیمەکە لە ناوەوە و دەرەوەی جەمخانە دابەشی دەکات. ئەو کەسەی قوربانێکی گەورەی هەبێت لەگەڵ ئەوەی کە نیازێکی کەمی هێناوە وەک یەک بەژوەر دەگرن. ئەگەر قوربانیەکە زۆر بێت بەش بۆ خزم و دۆستی دووریش دەنێرن. لە کوردستانی عراقدا تەنها کاکەیەکان بۆیان هەیە لەو بەشە وەرگرن و بیخۆن، بەڵام لە ئێران ئاساییە هەر کەسێک سەر بە هەر ئاینێکی تریش بێت وەری بگرێت و بیخوات. جەمنشینان پیاوانێکی تایبەتن، دەبێت دەست و دەم و داوێن پاک بن، هەروەک دەبێ سمێڵیان هەبێت و پشتێن ببەستن و سەریشیان بپۆشن. کاکەیەکان یارسان یان ئەهلی حەقیشان پێدەگوترێت. ئەوانە هۆز و تیرە نین، بەڵکو سەر بە ئاینێکی کۆنی کوردن. کاکەش وشەیەکی کۆنی کوردیە بە واتای براگەورە دێت، یاخود بۆ ڕێزگرتن لە کەسێک بەکار دەهێنرێت. بەڵام ناوی کاکەیی لە سەردەمی سانسەهاکەوە هاتە کایەوە. سانسەهاک کوڕی شێخ عیسای بەرزنجە بووە، ژنی دووەمی سەر بە ڕێبازی یارسان بووە و لە خەوندا فەرمانی پێکراوە ئەو کچە یارسانیە بخوازێت. لەو ژنەی تەنها یەک کوڕی هەبووە، ئەویش سانسەهاکە. بۆیە لە ناوچەی بەرزنجە و خەڵکی بەرزنجەش لە هەر کوێیەک بژین بە باوکیان دەڵێن کاکە. ناوی کاکەیش لەمەوە هاتووە. بۆچوونێکی تر هەیە لەبارەی واتای کاکەییەوە کە ئاماژە بۆ ئەوە دەکات هەر کەسێ بچێتە ژێر ئاڵای ئاینی یارسانەوە دەبێ بەیار یان دۆست، واتە دەبێ بە برای سان. وشەی سانیش واتە ڕابەری ڕۆحی دەگەێنێت. تا چەند سەدەیەکیش پێش ئێستا نازناوی سان لە دەسەڵاتدارانی ناوچەی هەورامان نراوە. پێم وایە ڕێوڕەچەیەکی دینی کوردیە، حەقی خۆیان ئەوان بڵندینە و شانازیشی پێوە بکەن. ئێمەش بە پێی بۆچوونی خۆمان ئەڵێن ڕێوڕەچەیەکی دینی کوردیە. بۆ من ئەڵێم ڕێوڕەچەی دینیە، دیارە دین زۆر بەرفراوانترە لەوەی تەنیا بریتی بێ لە کۆمەڵێ سرود و پەخشان و بنەمای دینی و یاخود ناوهێنانی کۆمەڵێ کەسی پیرۆز ڕابەری پیرۆستایە. دین ئەبێ فقهیشی تیابێ. ئەو سەرچاوانەی کە لەبەر دەست مندان لە ڕووی فقیهیەوە لاوازن، پێ ئەچەشتی تر هەبێ من پێی نەزانم، نەکەوتوێتە بەردەستم لە پەناوپەسێ ودا شاردرا بێتەوە، یاخود لای خۆیان پارێزراو بێ. نازانم ئەوە تا چه ئاستێک هەیە. کاکەی لەوشەیەکی کوردی کاکەوە وەرگیراوە، یعنی بە مەبەستی برا لە زمانی هەورامی و ماچە و ئەوانەی کە هاوشێوەی هەورامین یا گۆرانەکان زیاتر بەکاری دەهێنن و لە کووردا باوە کاکە یانێ برایە برا گەورە. چەنەها ناوی هەیە بەڵام هەر هەمویان لە یەک وشەیە خۆگرنەوە، ئەویش خواپەرستیە، پیانە وترێ یارستان
یارستانەکان کە ئەوە یار مانای بەلای ئەوانەوە خواپەرستیە، خوایە یان کاکەی یان عەلی ئیلاهی یان سارەلیەکان یا ئەهلی حەق، ئەمە هەر یەکە نووسەران هاتوون بە شێوەیە ناویان ناوە. مەسە بۆ نمونە لە کتابی میلەل و نیحەلا باسی کاکەی کردووە بە ئەهلی حەق، لە مینۆرسکی لە هەنێ شوێنە باسییانەکە بە عەلی ئیلاهی یان ئەهلی حەق، و هەنێ نووسەری دیکە هەیە بە ناوی کاکەی ناویان ئەبن. بە شاهدی هەموو خەڵکی منطقەی هەورامان و هەڵەبجە ئەوانە کە دائیمی سفەی سنبلی دینیمان وای پێهین کردوین کە پاچی، ڕاستی، لێبوردەیی، بەخشندەی لە دینی ئێمایە. لە سەردەمی سانسەهاک ئەم ئاینە تەشەنەی سندوو بە چەندین وڵاتی دنیادا بڵاو بووە. سانسەهاک کوڕەکانی خۆی و چەند کەسێکی تری بۆ ئەم ئەرکەت ڕاستپارد و ئەوان توانیان ئەم ئاینە لە وڵاتانی هیندستان و تورکیا و سووریا و لوبنان و لە عێراقیش لە شاری بەغدا و چەندین شوێن و ناوچەی تر بڵاو بکەنەوە. بەگشتی بە پەیڕەوانی ئەم ئاینە دەوترێت یارسان، بەڵام لە عێراق بە کاکەیی و لە ئێران بە ئەهلی حەق و لە تورکیا بە عەلەوی و لە سووریا و لوبنانیش بە دورزی ناسراون. سوڵتان ئیسحاق هەوڵی ئەوەی دا کەوا تازەگەریەک دروستکە لە ناو کاکەیەکان کە جیاواز بوو لە بویر و بۆچوونی باوکی، و ئەم تازەگەریە بووە هۆی ئەوەی کە ناکۆچیەک دروست بوو لە نێوان سوڵتانی ئیسحاق وەکو ڕێبەری نوێی کاکەی لەگەڵ براکانی و باوکی لە ڕێگا لە لایەشی تر. ئەمە ئەم جیاوازیە بۆ هۆی ئەوەی کە سوڵتان ئیسحاق قەراری ئەوە بدات کە ناوچەی بەرزنجە بەجێ بێڵێت و بەرەو هاوار بکەوێتە ڕێ. لە سەردەمی ئیماراتەکانە، ئیمارەتی شەهرەزوور و شاری شارەزوور شارێکی مێژوویە ئەساوەرە ئێستا پایتەختی کاکەیەکان بووە. پاش ڕوخانی ئەو ئیمارەتە، تەمەن پاش ڕوخانی ئەو ئیمارەتە ئیمارەتی ئەردەلان دروست بووە. بابە ئەردەلان بەڕای منیانی کە هەر یەکێک بووە لەسەر ئەو ڕێبازە، بابانیەکان بەخۆیان کە ئیماری بابان دروست بووە، بابانیەکان یەکێکن لە شێخەکانی کاکەی کە ئەو ئیمارەتانە کە پڕتو نەماون تێشکێنراون. کاکەیەکانی تر دەو ناوچانە لە منطقەی هەورامان و شارە زوور و زیاتر تەمەرکوزیان ینی کۆبوونەوەیان لێ بووە، پڕت و بڵاو بوونەتەوە. تەماشا دەکەین لەوێەوە شۆڕ بوونەتەوە بە لێوارەکانی سیروانە بەرەو خانەقین، لەولایە لە لێوانی ڕۆخانە بەرەو کەرکووک، لێرە لە لێواری زێی گەورە بۆ منطقەی هەولێر و مووسڵ لەوێ گیرساونەتەوە. عەلی کوڕی ئەبوو تاڵیب لای کاکەیەکان زۆر بەڕێزە و لە بەیەکگەیشتن و خواحافیزیدا بە یەکتر دەڵێن یا عەلی. کاکەیەکان لە هەموو ئەو شوێنانەی تێدا دەژین لەسەر ئاینی خۆیان ماون و هەوڵی ئەوەشیان داوە کە مەراسیمە پیرۆزەکانیان لە خەڵکی بشارنەوە. هۆکاری ئەمەش خۆپاراستنیان بووە لە مەترسی لە ناوچوون و هێرشکردن بۆ سەریان. شاردنەوەی مەراسیمەکانی یارسان بە درێژایی ئەو چەند سەدەیەی ڕابردوو بۆتە نەریت و تا ئێستاش لە زۆر ناوچەدا بەنهێنی مەراسیمەکانیان بەڕێوە دەبن. تەنانەت لە سەردەمی ڕژێمی بەعسیشدا هەرکەس بە ئاشکرا بیوتایە من کاکەیم ئەوان ڕەوانەی وڵاتی ئێران دەکرا.
بەڵام لە وڵاتی ئێراندا ئەم سنوورە بەزێنراوە و بە ئاشکرا مەراسیمەکانیان بەڕێوە دەبن. هەموو ساڵێک لە پردێوەر واتە ئەو شوێنەی کە گۆڕی سانسەهاک و هاوڵانی لێیە خەڵکی لە مانجی نەورۆزدا بۆ زیارەت ڕووی تێ دەکەن وەک چۆن موسڵمانان ڕوو لە مەکە دەکەن. ئێمە ئەهلی خودداین و خواپەرستین و خواپەرستین و باو بۆ بۆتە ناویان یعنی بەو شێوەیە یەکی کە دەڵێ مەتەنەن ئەوەنە عەلی ئیلاهینە ئەوەنە عەلی ئیلاهی معنای ئەوە نییە ئیمامی عەلی بەخوای دەزان نەخێر عەلی القەدیر یەکێکە لە ناوە ئەسما الله الحوسنا یعنی کە زۆر جار تەماشا دەکەی ئەو ناوە بەکار دێهێنن لە جاتی بڵێن یا الله دەڵێ یا عەلی يعني أوا معنى أولي أمانة شيعان أو علي بارستون أو هنا يعني أو لو هنا نختي اختلاط هي لو تسميتان لو هنا يعني بوشي ويا أو نوانا تشسباوة السريانة أو بلاو بوتو من نعلم كاكي داخراون براسي شو كأو الديني داخراو بو دين دوت لك كست قبول نكابشتنا يوكو دين يهودية كاكي كان قبول كان خلق بكاكي ومن شنت عائلة أنا اسم يعني خيزان أنا اسم كأخوان الأصل خلقي نوتشو دشو خانەگا و دەوروبەرنی ئێستا باوە گەورەیان و یاخود باپیرەیان هاتووە لە ناوچەی هاوار و دەوروبەریان نیشتەجێ بۆ ئێسانەوەکانی کاکەین. معناوی ئەو دینە مەجاڵەدەیە هەیە لە ئەنجامی ژن و ژنخوازی لە کاکەیەکان ژنی لێ هێناون بۆ بە کاکەی دوایی ئەولادەکانی بوون بە کاکەی بەڕاستی ئەوە دینێکی داخراو نیە بەس ئەوان نهێنی پارێزن ئەوەی کە بە داخراو سێریانەکە باش لە ڕێوڕەچەکە تێناگە لە ڕووە سەرێشیەکەوە باسی لێ بکەین چوار گروپ یان چوار طبقە ئەگرێتە خۆی یەکیان سەیدەکانە کەوا پێنج وەچەن باوەیە مامەکە پێنج وەچەیە لەگەڵ عامەکانە ئەمانە هەر یەکە لەمانە بە پێی ڕێنمایەکانی سوڵتان ئیسحاق و بە پێی ڕێنمایەکانی ئەو بێرو بۆچوونێکەوە ئیمانیان پێیەتی هیچ کەسێ بۆی نییە لە دەرەوەی طبقەکەی خۆی چینەکەی خۆی ژن و ژن خواستن بکە ئەمە ئەگەڕێتەوە بۆ چی؟ ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا کاکەی ئیمانی بە چەند شتێک هەیە یەکی لەوانە ئیمانی بەوە هەیە ئەڵێ هەر چینێک ئەبێ بە پاچی و خاوێنی خۆی بمێنێتەوە بۆی کەوا هەر چینێک محافظە لەسەر خاوێنی و خەستەتە سەرێکیەکانی خۆی بکات. دووەم شت لە ناو کاکەیە خوشکوبرای ئیلاهی هەیە ئەو خوشکوبرای ئیلاهیە ئەگەرچی خوشکوبرای دایک و باوشی نییە بەڵام بە حکمی ئیمانێکی مطلق بە خۆیان و بە دەستوری خۆیان وای کردووە شێوەیەک لە مەحازیر لە بڤەیدا بنێت بەرامبەر بە هەر کەسێک بێوێت لە دەرەوەی سینەکەی خۆی ژن خواستن بکە. پردێوەر لەسەر ئاوی سیروانە لە نزیک سنووری عێراق و ئێران دەکەوێتە ڕۆژهەڵاتی شاری هەڵەبجە و لە گوندی هاواری کاکەی نشینەوە نزیکە. کاکەیەکان وەک زۆربەی ئاینەکانی تر شوێنی پیرۆزی خۆیان هەیە و زۆربەی شوێنە پیرۆزەکانیشیان لە کوردستاندایە کە بەشێکیان لە ناو سرود و پەخشانە ئاینەکاندا ناویان هاتووە. لە پێشەوەیاندا پردێوەر دێت کە لە ڕووی پیرۆزیەوە گرنگترین شوێنی کاکەیەکانە. چونکە کاتێک سانسەهاگ لە بەرزنجەوە بۆ هەورامان کۆچی کردووە لە پردێوەر دابەزیوە و ماڵ و جەمخانەی دروست کردووە و یارانی لە دەوری خۆی کۆکردوتەوە. پردیوەر قیبلە یارسانەکانە دیارە قیبلە پیرۆزە لە هەموو دینێک هەڵگرانی هەموو ڕێوڕەچەیەکی دینی یاخود دینە قیبلەکەی خۆیان بە پیرۆز ئەزانن پیرۆزبوونی پردیوەریش وەکو قیبلە لە چەندین سروودە دووبارە بووەتەوە هەروەکو لە سرودی خۆشتنە ئەڵێ وواتەی مەردان خەرخەی نورنەوەر ئاوم تەشاران قیبلم پردیوەر ئەمە بە ئاشکرا باز لە قیبلەبوونی پردیوەرەکە و یاخود لە سرودی تەڵقینی مردووە دەڵێ محاسب پیرموسێ صاحب دەفتەران قیبلەی حەقانیش نەپردیوەرە. دووەمیان گوندی هاوارە کە شوێنی هانا بۆ بردننی کاکەیەکان بووە و پیرۆزیەکی گەورەی لای شوێن کەوتوانی ئەم ڕێوڕەچەیە هەیە. ئەم گوندا بۆ ماوەی زیاتر لە 800 ساڵ شوێنی داڵدەدانی کاکەیەکان بووە واتە هەر کەسێک لە هەر شوێنێکەوە زۆری بۆ هاتبێت هانای بۆ هاوار هێناوە. هەروەک چەند نەزەرگا و مەزەرگایەکی گەورە پیاوانی ئەم ئاینە لە گوندی هاوار و دەوروبەریدان وەک داودی ڕەهبەر و مەزاری میر ئەسکەندەر و نەزەرگای شاخۆشین و میری سوور. جگە لەوەی زۆر نەزەرگە و شوێنی پیرۆزیان هەیە کە موسڵمانانیش سەردانیان دەکەن و بە پیرۆز سەری دەکرێن.
لەوانە شا ئیبراهیم لە بەغدا و مەزاری سەید سادق و پیرە مەگرون و چەندین مەزارگەی تر کە ناوەکانیان بە وشەی پیر دەست پێ دەکەن. ئێستاش ئەگەر قسە لەسەر زۆر مێژووی دووری ئەم دێ بکەی منوەکو لە سەرتاوتم بەڕاستی من ناڵم باوەڕم بە مێژوو نییە یا ئەوەی نووسراوە یا ئەوەی وتراوە هەندێک هەیە سینەیە هەندێک وتوانە ئەینا تاریخی ئەم گوندێش ئەگەڕێتەوە ڕەنگە بۆ پێش ساڵی حەوت و هەشتی هیجری چکە ئالەو کاتاکە باز لە هیجرەتی سوڵتانی سەر و شێخان چووە بەناو ئەم دێخ یەک خوێنەواری تیا بە خوێنەوارەکەی لەگەڵ خۆی بردووە ینی من ناتوانم بڵێم وەڵات تاریخکە ئەوەنە بەڵام لەو بەسافا پێش سەدەی هەشت و حەوتی شار هەر بووە ناوچەی هاواریش شوێنێکی زۆر پیرۆزە بەنسبەت کاکەیەوە بۆ لەبەرەوەی کەوا لەبەر کۆمەڵێ شەدیەکە لەو شتانە ئەوەیەکەوە سوڵتان ئیسحاق کە قۆناغێک بۆ لە قۆناغەکانی مێژووی دروستبوونی کاکەی لەوێ ڕێگە پیرۆزەکەی خۆی بڵاو کردوتەوە لەوێ مەجاری بە خۆی داوە و تەریقەتی کاکەی وەکو تەریقەتێکی پیرۆز لەوێەوە سەر هەڵبدا و لەوێ بڵاو بێتەوە بۆیە ئێساکە کاکەی زۆر بە پیرۆزی سەیری ئەو شوێنە ئەکەن. سەبارەت بە پیرۆزی هاواریش هاوار بۆ ماوەی 8 سەدە زیاتر شوێنی داڵدەدانی یارسانەکان بۆ کاتێک کەوتونەتە ژێر فشاری دینی لەبەر قایمی ئەو ناوچەیە توانیوانە بەرگری لەنە دەوروبەری خۆیان بکەن هەر یەکێک لە هەر شوێنێکەوە فشاری بۆ هاتبێ بە تایبەتی دوای شۆڕشی خەوارجی کورد و دوای شکستێنانی ئەو شۆڕشە ڕووی کردووەتە ئەو ناوچەیە ڕووی کردووەتە ناوچەی هاوار. گوندی وەردەکیش یەکێکە لە شوێنە پیرۆزەکانی کاکەی کە دەکەوێتە ناوچەی دەشتی مووسڵ و بە کۆمەڵێک گوندی تر دەورە دراوە کە هەر هەمویان کاکەی تێدانیشتە جێیە. جگەلەوەی ئەم گوندە مەزاری سەید هەیاسی تێدایە کە لای کاکەیەکان زۆر بە گەورەی سەیر دەکرێت و ئەدمۆنزیش لە کتێبەکەیدا ناوی سەید هەیاسی هێناوە کە بە هاوشانی باوە یادگار و میر حەمزە و ئاتاشبەجی داناوە. شێخ هەیاس مێژووی دەگەڕێتەوە سەر باپیرە گەورەی شێخ عیسێ بەرزنجە. بحقت کەشف و کەراماتێکی گەلە گەورەی بووە لە کاتی خۆی نەک هەر کاکەیەکان بەڵکو زۆربەی هەرە زۆری ئەو دەڤەرە لە عەرەب و لە کورد و لە شەبەکەکان و تورکمانەکانی ئەم دەڤەرەی مووسڵ دێن وەکو زیارەتگایە کە زیارەتی ئەکەن بە تایبەت لە ڕۆژانی پێنجشەم و هەینی. ئەوجە بۆیە زۆر کەسانێک کە هەر منازیەکیان هەبێ ئێستا عەرەبەکان لەوانەیە ئیمانیان لە ئێمە زیاتریان بەو ئیمانە هەیە بەو ئیمامە چکە دراوسەکانمان وەکو بەڕێستان ئەزانن ئێمە دراوسەکانمان زۆریان عەرەبن کە زۆر ئیشوکاریان دێن زیارەتی ئەم ئیمامە دەکەن و هەر مرازێکیانش ئەگەر هەبوو بێ گەیشتنمە مراز و هینی خۆیان. کاکەیەکان ڕێز لە هەموو ئاینەکان دەگرن بە تایبەتیش زەردەشتی. خواپەرستی لای کاکەیەکان بە شێوەی سۆفیگەریە لە ڕێگەی نیاز و نەزەرەوە. ئەوان لە ساڵێکدا 3 ڕۆژ بە ڕۆژوو دەبن کە پێی دەڵێن سێشەوە کە ئەویش دەکەوێتە چلەی زستانەوە و ڕۆژی دواتر دەکرێتە جەژن. کاکەیەکان نوێژیان نییە چونکە ئەوان نیازین واتە ئەهلی پاڕانەوە نەک نوێشکردن. جگە لەوەی ئەوان پەرستگایان نییە جگە لەو شوێنانەی جەمی تێدا دەکرێت ئیتر ئەو شوێنە لە هەر شوێک بێت و لە هەر ماڵێکدا بێت. کاکەیەکان وەک ئاینەکانی ئیسلام و مەسیحی و جوولەکە کتێبی پیرۆزی خۆیان هەیە کە بە سەرنجام ناو دەبرێت. بارگاهی نورانی
تەمبور لای یارسانیەکان دنیای کاتی و دنیای نەمری بەیەکەوە دەبەستێتەوە هەروەک ڕۆحی باوەڕدار وریا دەکاتەوە و هەژانێکی ڕۆحی لەلا دەوروژێنێ بۆیە وەک نیشانەی پیرۆزی ماچی دەکەن. تەمبور تاقە ئامرازی مۆسیقای ئاینیە لای کاکەیەکان بۆیە تەمبور ئامێرێکی ڕێز لێگیراوە و سرودەکان بە سەدایەکی خوداییانە دەگوازێتەوە ناوژەیەکانیەوە هەر بۆیەش ئامێری تەمبور لای کاکەیەکان لە شوێنێکی بەرز هەڵدەواسرێ و ئەو ژوورەش کە تەمبورەکەی تێدایە دەبێت ڕێز لێگیراو بێت جگە لەوەی کاکەیەکان سرودێکی ئاینی تایبەت بە خۆیان هەیە کە پێی دەگوترێت کەلام بە پێی باوەڕی کاکەیی خوا بە دەنگ و ئاوازی تەمبور ڕۆحی بەبەر ئینساندا کردووە ڕەنگە هەر ئەمەش بوو بێتە هۆی دروستبوونی پەیوەندێکی ڕۆحی لە نێوان مۆسیقا و مرۆڤدا. لە ئێران چەندین خوێندنگە لە سەردەستی کاکەیەکان کراونەتەوە وانەی فێربوونی تەمبوری تێدا دەخوێندرێت و زۆر کەسی بەتوانە لەم بوارەدا هەڵکەوتون. هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی ڕێوڕەچەی یارسان ڕابەرەکانیان پیاوە گەورەکانیان ئەوانەی کە بەرپرس بوون لە کاروباری دینی خۆیان هەمویان تەمبورژەن و خەڵکی بەتوانە بوون لەو بوارە. بۆ نمونە ئێمە بگەڕێنەوە بۆ ناوهێنانی هەندێکیان باوالۆڕە باوا نەجووم باوا ڕەجەب باوا حاتەم باوا ناوەس و دایە خەزانی سەرگەتی و دایە تەورێزی هەورامی و لیزا خانم جاو و چەندین کەسی تر کە ئەمانە هەموو تەمبورژەنی گەورە بوون لای یارسانەکان. لە جەمەکانی کاکەیە کە شعر و شعری ئاینی ئەخوێندرێتەوە بە شێوەی بە ئاوازێکی خۆش بە دەنجێکی خۆش بە مۆسیقایەکی خۆش کە تەمویرە بەکاردێنن جۆشێک ئەدەن بە دانیشتوانی جەمەکە و زەوقێک ئەدەن بە دانیشتوانی جەمەکە بۆی کەوا زیاتر خۆش بێت و زیاتر پیرۆز بێت و زیاتر دڵگەربیان بکە بەرامبەر بە بەو شتانێکەوە ئەخوێندرێتەوە جا بۆیە مۆسیقا لای کاکەی پیرۆزە بە تایبەتی تەمویرە کەوان پێڵن تەمویرە لایەن گەلێ پیرۆزە. کاکەیەکان خەڵکی شۆڕژێر و قارەمان بوونە هەر لە ئەوێ ڕۆژەی کە هاوکاری شێخ ڕەشیدی عەبابەی لێیان کردووە لە بەرەنگاربوونەوەی سوپای ئینگلیز گەورەترین داسانی قارەمانانەیان لە دەربەندی ئەشکەوەڵدا تۆمار کردووە. بەشداری کردووە لە شۆڕش هەر لە شۆڕشی ئەیلولەوە لە زمانی شێخ مەحموودیشەوە بەشداری کردووە لە شۆڕشی شێخ مەحموودی نەمەر ئەندا شێخ بازانی شۆڕشەکانی نوێ هەموو بەشداری کردووە لە حزابەکانیش هەموو بەشداریان کردووە وەکو کۆمەلگای کوردەواری هیچ درێخیان نەکردووە شەهیدیشیان داوە پاشان تووشی گرفتی زۆر بوونە ماڕماندنە دەرکردنە سجنکردنە ئەعدامە. باشترین شوێنی حەوانەوەی ئەمینی ئەو پێشمەرگانە بۆ ڕەنگە لە زۆر دێهاتی تریشە ئەگەر ما بنەوە بە حەزەر و بە ترس و یا جاشیان مردمن لە سەریان یا مەفارێزی ئەسکەری و استیخباراتوانە پەلاماریان دابن بەڵام کە هاتن ئەم گوندانەی ئێمە هەندە باوەڕیان بە خەڵقە کاکەیەکە هەبوو بە هەمووی زیاتریش هەمووی دۆست و ناسیاوی ئێمە بوون زۆر ئەمین بوون لێرە هەر لە سەرەتای مەفرەزە سەرەتایەکانی ئەم شۆڕشە نوێشەوە بەڕاستی ئەم سێ گوندە بە تایبەتی هاوار کەم تەرخەمی نەکردووە بگرێت تەسحیشی داوە بەخۆی لە پێناوی ئەوەی کە پێشمەرگە ئاسوودەتر بوو پێشمەرگە بپارێزرێ پێشمەرگە گیانی بپارێزرێ.